بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش ئازیزان خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بووین بە میوانی ئێوەی هێژە. بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا ئەم جارە لە سنووری کۆماسی و کەڵاتەرزانە، هەرچەند ئێستاکە ئێمە لە کەڵاتەرزانین، لە ئاوایی زەنووری، ئاواییەکی مێژوویی و ئاواییە کە بە ناوی فەرەجخانی زەنووریشەوە ناسراوە، کەوایە ئێوەش هاوڕێمان بن با پێکەوە بڕۆین بۆ ئاوایی زەنووری لە کەڵاتەرزانی سنە و ئەو ئاواییە باشتر بە ئێوەی بەڕێز بناسێنین. فەرموون. ئاوای زەنووری لە نەزەر مۆقعیە جۆغرافیاییە و تقریبەن هە لە بین کێفێل ڕۆشتەکوێژ زاگرۆسەوە و قەراری گردیە لە تەقسیماتی کشوەریشە تا چەند ساڵێ پێشوو جزۆ ناوچەی کۆماسی بین مەریوان وەلێ ئیسە لە بەخشی کەڵاتەرزانی سنە. ئاوایەکانی دەوروبەری لە خۆر هەڵاتمان تاڵۆرانە گزەردەرەیە، لە خۆر نشینیشمان چوین و شایرە. لە هاوسەی بێسڵا جنوبیمان ئەوێتە باقلاوە و شماڵەنیش بە خوشکێن و پلورەوە. وەڵی لە سەردەمانی زووە نەفوزی زۆر بووە، خانەواری زۆر بووە، بەڵام بە ڕۆژ بە پای مەسەڵەن کار و بێسڵاح زەمینی کەمە و هێشتەغاڵی کەمە و گان کۆچیان کردووە. ئیسا نزیک بە 75 خانەوارێکمان هەیە لێرە و جەمعیەتیشمان باڵغ بە 200 نەفەرێکە. دەشت و دەرتان زۆرتر چیلتیا چێنن؟ دەشت و دەریشمان معموڵەن شتێرێکە بۆ کار و ئیشی خۆیان بە کاڵکتەی گەنم و جۆ و وێنجێ و ئەو شتانە. ئاژەڵداریشتان هەیە؟ ئاژەڵداریشمان هەیە، بەڵێ ماڵەکان بە نازیە خۆیان بە نازی وەسعەت و تەوان خۆیان ئاژەڵداری شەکەن. ئەو بەرهەمەی کە بەدەستی تێن چە لە کشت و کاڵ چ لە ئاژەڵداری بۆ خۆیان نەبێ یان هەناردەیەکەن بۆ شوێنەکانی تر؟ وڵی بە خاتر ئەوەی کە لە موقعیەتێکی خاسا قەرارمان نەگرتووە، دوورین لە جادە ئەسڵی و لە ناوشار و ناتوانین مەحسوڵەکانمان معموڵەن فرەتر مەسەڵەن لە خۆمان ئێستادەی لێ دەکەین یا ئەو شتانەیشە لە بەرهەمەکان لە جەویەکانە بەدەستێ بۆ ئاژەڵ و شەکەیە. کاک جەلال باخیشتان هەیە؟ بەڵێ باغداریشمان هەیە. چییە درەختەکان دارەکان چین؟ وڵا دارەکان باخی گوێز زۆرمان هەیە، هەموورمان هەیە، نوای هەموور بە شێڵانە و گێڵاسووەوانمان هەیە، تۆ فەرەنگیمان هەیە. زەنووری لە دۆڵێکە و دەوروبەری بڵێن بەرزاییە، ئەو شوێنانە ئەگەر بکرێ ناوی ببەی بۆمان کوێن؟ بەڵێ ئەم شوێنە بەرزاییە لە شماڵمانە و ئەم کێفێ لە قەراری گرتووە ئەوێتە بەهێسڵا بان ڕاستی، لە جنوبمانە و کوناچالەکە و شاسوارە باغمێریە، لە خۆر هەڵاتیشمانە و ئێلانقەلا، خۆر نشینیشمان ئارەسووە. تقریبەن ئەو کێفێلا و شۆڵێرە و نەریمانیشمان تقریبەن هەر خۆر هەڵاتمان لێنەوەیە. کاک جەلال شوێنە خۆشەکانی سەیرانگاکانی کوێن؟ وای سەیرانگاکانی ئەتەوەجبەوەی کە ئێرە ئەوایەکی تاریخی و مێژوویە، ماڵخان فەرەجەڵاخان زەنووری شوێنێکی گەشتیاری هەیە، ئادەم مەحدودەی سەدە کە بەدەهەزێکی دروستکریاوە هەر شوێن گەشتیاری هەیە، ماڵەکانیش تقریبەن قەدمەتیان هەیە. هەر وەڵی شتێکە قابل گوسن بێت ئەوەی کە سروشتی ئێرە سروشتێکی جوانە، نوا وەخسام گیایلی تایە بە ئەسڵاح جێ و ڕێگەی بۆ گونێر جانەوەری زۆرە. شتێکی هەیەوە زۆر تەقازام هەیە، مەسەڵەن باتەوەجبەوەی کە قەیەتی کێفەکانمان هەیە ڕاوچی زۆر مزاحمانە بێ، خوایشەکەین لە ئەم کاناڵە و ئەم دووربینە و بە گەلی کوردستان، چونکە ئەوانیش مافی زندگییان هەیە، حەقی زندگیکردنیان هەیە، خوایشیان لێکم دەستکەوەدا بکەن لە ئەم کاریانە. زۆر باشە. ئێمەش هاوڕا لەگەڵ بەڕێزت داواکەین لە خەڵک پارێزگاری لە سرۆشت بکەن، پارێزگاری لە گیانلەبەر و پەلەوەرەکان بکەن کە ئەوانە سەرمایەی ئێمەن و ئەبێ بە زۆر بەباشی بیاندێنە دەستی نەوەی داهات و سپاس دەکەم. قوربان و سپاس دەکەم، زەحمەتان کێشا، ئینشەڵڵا هاتنتان بێتە مایە خێر و بەرەکەت بۆم ئەوەیە.
یەکێ لەو شوێنانەی کە وەکو خۆی ماوە یەکێ لەو ماڵانە لە کوردستان و لە کەڵاتەرزان و لە ئاوایی زەنووری ماڵی فەرەجخانی زەنووریە. لە پشت سەری من ئێوە ماڵی فەرەجخانە بین کە بەشێکی هیم ماڵی باوکیەتی ماڵی حیبڵاخان و ماڵی فەرەجخان و دواتریش کە ئێستاکە ماڵی حەمەبەک برازای لەوێ نیشتەجێن. ئەڕۆین سەردانێکی ماڵی فەرەجخانی زەنووری ئەکەین کە وەکو ئاسەوارێک هێشتا وەک خۆی ماوەتەوە. بەڕێزان لە ئاوایی زەنووری کە ئاوایەکی بڵێن مێژوویە و یەکێ لە کەسایەتی گەورەکانی سەردەمی عەشایری بڵێن فەرەجوڵاخانی زەنووری لێرە ژیاوە بۆ شێوەی ژیانی ئەو سەردەمە و لەسەر کەسایەتی بەڕێزیان ئێمە زۆر پێمان باش بوو بگەینە خزمەتی زۆر بەڕێز حەمەبەکی فەلاحی کە ئەکاتە سپاس دەکەم ئەکاتە هەم برازای و هەم زاوای فەرەجوڵاخانی زەنووری لەگەڵیان دائەنیشین و گوێبیستی فەرمایشیان نەبین. قوربان وەختان بەخێر بێ. لەتفۆیە. پێش هەموو شتێک من پێم باشە لەسەر ژیانی فەرەجوڵاخانی زەنووری کورت ئەگەر بکرێ بۆمان باس بکەی. فەرەجخان زەنووری لە ساڵ 1350 ئەو ماڵی لە دەورەی فەرەجخانەکە ئەوسەهین باوکی ئەوانە لەو بەرەو ئەو خواریە لە ئەوانە لە ساڵ 1990 ئەو وەختە بە سیاسەت ڕەزاشا داوەتیانی کرد بۆ ئەوە خەڵاتیان پێبە لە ساڵدا گردیانی چ بەغدایان مەملەکەتە بوو عمومەکەی برد بە ناو خەڵاتەوە گردیانی و بازداشتیانی کرد لە 10 ساڵ لە زیندان قەسر قەجاراون عیدەیەکیان لە زیندان بوون عیدەیەکیان لە ئەسیریا بوون لە ئەسفەهان و شیراز و عیدەیەکیان ڕای کرد چوونە عێراق لە عێراق زیندگیان کرد دوایەوە لە ساڵ 20 ئەوە ئیتر ڕەزاشا لێ قۆمی و ڕەزاشایان دەرکرد و ئەمان هاتنەوە سەر جێوەڕێی خۆیان و مدەتێ هەرەج و مەرەج بوو دا 3-4 ساڵێکی هەر هەرەج و مەرەج بوو لەو عینەلفعل لە ساڵ 20 لە ساڵ 21 و 22 مامۆم فەرەجخان شڕۆ بە ئەم ماڵە لێ کرێسەوە ئەم دەسە ماڵەوە ئیسای ئەم دەسەیە لێرا دروست بوو تا ساڵ 24 و 25 هەر هەرەج و مەرەج بووە هەر یەکی بۆ خۆی وە لە مەنتەقا لە ساڵ 27 ئیتر دەوڵەت وا پێشاتیە دەوڵەت هەمە ڕەزاشای ساپارەویاتیە ئیتر ئەوی سیاسەتی وا مەقتەسێدیگەیە هاتیە لێرا مامۆمی کرێسە بەخشدار ئفتخاری لە منطقەی کەڵاتەرزان و کۆماسیە ودێدا وەختێ ئەم کەڵاتەرزان و کۆماسی ئەمنیەتی پیاکرێ چوونە سە هەورامان و مەریوان و بانە و سەردەشت و ئەمانە تەواو بوون مدەت تەقریبەن 16 ساڵ بەخشداری کرد و کاری ئەنجام دا و لێر ئەم ئیدابیلاخرە سڵح و سەفایە بوو ئەلا حەزت نیشتەبان کار خۆی و ئیتر احتیاجی نەو پێیان هەر یەک بە نەحوێکە و بە سیاسەتێکە و عەزن و زیندانیانی کرد جا مامۆم وتوی ئەم فەرماندەی لەشکرە هوشمان ئەفشار بوو گردووی وتوی تۆ لێ ئینگلیسا ڕابطە دەدوینە وەڵا تیمسالگیان بێژێ احتیاجمان نییە وڵا نە لێ ئینی ئەمن کوردی نازانم داوە فارسیەکەی لێ ئینیسا چ سابقەکەمانێت وەڵام بدوتێ بازداشتی گەل لە کوردستانە دوایەوە ئازادیان کرد ئیتر هاتنەوە بۆ سەر جیۆڕێ و مەملەکەت خۆیان و ئەم شەڕە بەکار کەشاوەردی و مالکی و چێ خۆیانیان کرد و لە تێشتێژ ئارێز گاڕان لاچوە ئێرە مەریوان داهاتیێسە هەورامان داسێزە
شۆڕ و نەنە و لێرە و چوەسە و هەورامان مەریوان لێرە و چوەسە بانە چوەسە سەردەشت ئەمانە گشتی لە اختیاریەوە دەوڵەتێ وان نەبوو دەوڵەت فرد داعی بووە لە وەختا ئەوتە وەسیلە ماشایە خسویانی بەرکاری و کارەکانیەکەن ئیتر ئەمە دا ساڵ لە 27ەوە لە ئیتر لە اختیاریا بووە داوەختی لە بەخشداری بێرکردیان کردی هەر ئەمە ئیتر ئەماوەی لە گشتێ لە اختیاریا بووە ئیالەتێکی یان حکوومەتێکی بچووکی منطقەی و ناوچەیی بووە بەڵێ حکوومەتی حەسابیانەی بووە لە وەختا بڵێن دەسەڵاتی نظامیشی بووە وەکو تفەنگی وشتیشی بووە نەفەر تفەنگی بوو نەفەر تفەنگی بوو لە دیەکانە هەر وەختێک کارێکی وایە دەسوورێدا تفەنگچیەکە گشتی ئامادا و بۆ هەر جێمەیلیان بۆ ئەنجامیان نەدا ئەمجار وەکو کاتبوشتیشی بوو کاتبی بووە کاتبی بوو یەکیان میدا باقڕ و یەکیان میدا فەرەج جەلالی و هەتیان حقوقی دەوڵەت ئەیدا دەوڵەت حقوقیەدا خۆی مامۆم خۆی سەوادینە وەلێ هەچ من ئەو مشێلی هەچیگی بنووسیا ئەشێ بیان خوندایەتەوە هەچێکی نامیدان وای ئەوەی خاستکەن ئەو نە قودرەت دەهێنی بووە جا ئەمجار زۆر جار سەردەمانێکە ئەو دەسەڵاتە ناوچەی و عەشایریانە بووە هێرشکردنە سەر و ئەم جۆرەشتانە بووە ئەو لە سەردەمی فەرەجخانیشە ئەو شەڕ و شەڕی ناوچەیی بووە بۆ چە نەبووە ئەم حەسەن خان ڕەزاو داچووەسم هین ئارێز ئەمە حکوومەتی کردی ئەسەن نەهێشتێ دەوڵەت بێدێرا 14 ساڵ حاکم بووە لە وڵایەتە ئەم بەغدای هەورامانە بەغدای مەریوان خۆ دەوڵەت هێنە بوو لێرە تاریخی ئەم ماڵانەی فەرەجخانە گەڕێتەوە بۆکەی ئەم ماڵە لە ساڵ 1950 ئەو دەسە هین باوکی وە حەیبەڵاخان ئەوە بۆ وەختێ ئەویان گردیە حەیبەڵاخان لە ساڵ 1310 ئەو ماڵە خواریە لە بووە لەولاوە دوایەوە فەرەجخان خۆیاتیەسە و ساڵ 22 مشتۆڵ بە ئەم کاڵی لە بووە ئەم دەسە ماڵە ئەمانێتوەمی لە 22 لە ئەنجامیدا ئەمە سەنعەتکارەکانی خەڵک کوێ بوون وەکو بەناو وەکو دارتاشەوە بەنای حەساویانەی هەورێ لە میانە هەوریە لە هەورەمانە هەوردیە بە نەجاری بەنای گشتی بەنایە قەشەنگ ئابەم ئاسارە دروشی ئەنجامدا ئەو کەرەستانی کە بەکاریان بگرن مەساڵەحەکەی چی بووە لە مەساڵەحەکەی ئەغڵەب بەرد و داروە بەردوودار و جامە جاوسنیەوە دەرەوە من هینم کرد لە دەوران من ئامەمە دروستکە گشتی حماڵە لە بانیەوە دارەکانی وانیە بووچکە لەوانێتە ئەوەشە قوربان گاوسنە قەیمە قوربان ئەوە پولیان قسێتێنە و هەڕیاندا ئەمەش ئەوە گاوسنە قەیمە یانێ شتی بە نرخ و قیمەتیان خستوە سەر گۆزەس لە ناوە گۆزەیە ئەدێ مخوالە منیە لە ناو گەورەیە وەسێترە ها ئاوای زەنووری فرەتر هەڵەگەڕێتەوە بۆ دەورانی باوە زەنوور حدودی 7 ساڵ لەمەوە پێش باوە زەنوور بووە ئاوای زەنووری لە خوارەوە بووە لە 3 کیلومتری جێگەی خۆیایسە بە ناوی باوە زەنوورە و کراوە بە زەنووری بعد زەمانی شێربەگە سندویە لە شێخ نیزامەدینی کوڕی شێخ شەهابەدینی کاکۆ زەکریە لە ساڵ 1227 تقریبان ئەوەت عەرزکەم جێگەی خانەدان بووە جێگەی عەشایەری بووە مێژوویەکی خاصی کۆنی هەست لە بەینی کەڵاتەرزان و کۆماسیە قەراری گردیە هەردوو تەرەف خاستیاری ئەوەن کە ئێمە لە ئەوان دین ئەوەیەکی زۆر خۆشە بەڵێ لە ساڵی 1227 شەمسی کە ڕۆژی خۆمان بەخشداری کەڵاتەرزان دراوە بە ئەوەی زەنووری مەرحوم حاجی فەرەجخان بەخشداری کەڵاتەرزان بووە حکمیشی لە بانە هەتاکو دزڵی تاکەیتی ئەوێ هەنگ و بەرپلەی ساڵاڵیش حکمی کردووە تاکەیتی ساڵی 37 لە ساڵی 37 بەخشداریان لە زەنووری سندووەتەوە و ئەوە حاجی فەرەجخانیش فۆتی کردیە لەوە بەدواوە حکمڕانیەکی نەوە لە منتەقەکە زەنووری لەبارەی سەوادە و ئاوایی زەنووری پێشڕەفتی جوانی کردیە
چوار دانە دکتۆرمان هەیە حدود 5-6 دانە لیسانس و فوق لیسانسمان هەیە دامپزشکمان هەیە 12 دانە معلممان هەیە شاعرمان لێیە تقریبا ئاوایەکی دەوڵەمەنە لە جا ئەوەی ناگفتن نامێنێت لە ساڵی 27 مەرحوم حاجی فەرجخان دەبستانی هاوردیسە ئاوایی زەنووری لە ساڵ 27 دەبستانی دەوڵەتی کە مەکتەبووە هاوردیسە ئاوایی زەنووری لێرە مستەقر بوون لە وەختەوە مردمی مەشغوڵ بە تەحسیڵ نشکرد تەحسیڵاتی عالیشیانس لە سەرتەنورەکەی ماڵی کایبراهیم هاینە لای دادە ئامینەی مرادی خۆی خەڵکی قەڵاشێخانە ئەرێ کایبراهیمی ئەحمەدپوریش خۆی خەڵکی وتیان وشکێن بەڵامی تر هاتووەتە زەنەوری دادا ئامین مانوو نەبی سلامەت و ئیشەڵا مەرحەمەتی زیاوی ئیشەڵا خوا خۆشێکا ئیشەڵا دادا ئامین چەند ساڵە های لە زەنووریە وەڵا نزیک 40 ساڵەوێ ئەرێ وەڵا چۆن لالە ئیبراهیم و ناسی وەڵا تووزان نەوەختا هیچ کە زاتی نەوتماشاکە بەخوا براکانم ئەو دادا ئامین گیان و خۆش بە چەند جۆر نان ئەەکەن لە زەنووری وەڵا کولێرە ئەەکەین و نان تەنووریەکەین و ئەرێ وەڵا ئەمە تەنورە وان نییە وەڵا تەنورە ژێرەکەی تەنورە ساشتان ئەرێ وەڵاوەژێ و کوڕمانە دروستی کردیە کولێرە تەنوری شەکەن ئەرێ وەڵا چی چەند جۆر کولێراکەن وەڵا کولێرە پەنجەکێشی و گردە و ئەوە نان تەنوری ئەیەن وە قەو تەنورەکە و ئەرێ وەڵا ئەی ناوساجی و شتیش دروستەکەن وەڵا لەبەر خۆم فشار و چت مەزاتم نییە وەلی هەر لە ناو ئەوەیە خەڵکی ئەرێ وەڵا من حرام تەنورمە هەست ئەم جار چەند ڕۆژ جارێک نانەکەی وەڵا هەفتەیە جارێ ئەرێ وەڵا مناڵەکانیش تێرنە و ئیتر هەفتەیە جارێ کولێرەی مەژگە کولێرەی کاکڵە ناکەن کاکڵە بەڵێ وەڵای کەم ئەو نایخوا نەوەڵا خۆمای خۆمە و نایخوا گەلی کورد بەگشتی و خەڵکی ناوچی کەڵاترزان و ئاوایی زەنووری بە تایبەتی خەڵکێکی زۆر دڵ ئاوەڵا و خەڵکێکی میێواندار و خەڵکێکی زۆر بەڕێز کە سفرەیەکی زۆر جوان و ڕازاوەیان ڕازاندووەتەوە خواردنەکان زۆر زۆرن زۆربەیان سروشتین دەستکرد و بەرهەمی دەستی پیاوان و ژنانی زەحمەتکێش و تێکۆشەری ئەم ناوچەیە هەر لەبەر دەستی منە ئەلان بەدەیان جۆر خواردن هەیە کە هەر هەمویان سرۆشتین و زۆربەیشیان لە وەرزی زستان کەڵکی لێوەرەگرن ئێمە ئالەگرەوە ئیسا هەڵوژەی وشک هەیە گیاگیلاخە هەیە هەرمێلەت هەیە سێف هەیە لەگەڵەوە هێشتا هەر ترێ یان هەنگور کە هێشتویانەتەوە هێشتا هەر ماوە نەک بڵێ مێوە ژیان هەورامی وتنی هەچ کوچە هەنگووری بڵێنیان ترەی تەڕە وە بەدەیان نوعی تر زەحمەتیان کێشاوە لۆگۆی گەلی کوردستانیشیان لەسەر یەکێ لە خواردەمەنیەکان دروست کردووە هەروەها زۆر شتی تروە بەتایبەت خۆشتر لەوە کە بەختەوەرانە ژنانی ئاوایی زەنووری لە گەورە و بوچک لێرە بەشدارن زۆر زۆر سپاسیان لێکەین بۆ هەوڵ و تێکۆشان و زەحمەت و میێوانداری و خانەخوێییان هیوادارم سفرەیان هەمیشە ڕازاوە دڵیان هەمیشە گەش و ئاوەڵا و هیوادارم ماڵیان ئاوا بێت سفرەی شایی و خۆشی و ئێمەش بۆ شاییەکانیان داوەت بکەن کە ئێمەش بەشداری شاییەکانیان بین ئەڕۆین لەگەڵ چەند بەڕێزێکیان لەسەر خواردنەکان
قساکەین فەرمونون. والله گشتی خۆمان دروستیەکەین ئەمە قاقڵ یار خۆمان دروستەکەین لە دەشتەوە ئەتیرینەوە مەرە باس بەهین بەیە خۆمان دروستەکەین و ئەویژە ئەوە ڕازیانەست ئەتێرن بین بینێ کوڵێن بۆ نەخۆشی نێشتێک و لەوە دو ئەمیشتەکە و ئەمەژە سماقە عزیزەکەم ئەویژە لە دەشتەوە ئەڕنین و ئەیتینە ئەیکەینە دەزیا و بۆ بان خۆرە کوشتە ئەویژە گوڵباخیە کوڵین بۆ سەرێشە و شتە و ئەمیشە هەر بۆ نەخۆشینەوە قسقەوانە ئەرێوەڵا بۆ سۆڵەکە و بۆ ناو دۆشتە ئەرێوەڵا ئەمیژە بۆ سەرێشە و شتە زۆر باشە ئەمە چییە؟ ئەویشە شویتە بۆ ناو دۆ سۆڵەکە و ئەمە چییە؟ ئەویژە کونجیە لە دەشت ئەیوەشینین و جای ترین و لە ماڵا تەمیسەکەن و ئەیکەینە قاوت دۆشا و ڕۆن دۆشا و ڕۆنیش هەر دروستەکەین ئەرێوەڵا ئەم ترەیە چۆن ئەمێنێتەوە داتووە وەڵا ئەیکەینە دارا لە ماڵێ ساردا نەگەرمێت و نەسار لەوە دوایتر ئەمێنێدا نزیک بە لەبەرەوە کەم کەم میێوان و خۆمان لێ خۆین و ئەرێوەڵا ئەم جار ئەوەش کە سۆڵەکەیە بەڵێ ێژە سۆڵەکەس دروستیەکەین ئەمە چییە؟ ئەمیژە کوولە کەس لە دەشتەوە وەشینین و جایتین لە ماڵە پاکیەکەن دروستیەکەی نێخۆین ئەویژە شەلەمە و ئەوەیژە دوی نەس و ئەم جار ئەمانە گشتی دەستکردی خۆتان ئەمە گشتی دەستکردی خۆمانە لەو کێفەیلای تێرینەوە مێوەی وشکیشتان هەیە ئەرێ وەڵا ئەوە هەمرۆلەتەوە ئەوە سرینچکە و ئەوەیژە هەڵوچە وشکەس و ئەویژە گیلاخەزە لە دەشتەوە تیرینە و تەمیسیەکەین و وشکیەکەینە بۆ زمسانمان بۆ ناو شەلەم و ناو دۆخواو ئێمە لە ئاوایی زەنورین هاین لە خزمەت حاجی خەلیفە محەممەدی ئەمینی یان حاجی خەلیفە محەممەدی زەنووری و ئێساکە لەلایەن کە بەیاخیشیان هەیە خاوەن بەیاخن لەگەڵیانە ورتوێژێکی کورتەکەین خەڵفەیان تەمەنت چەندێکە؟ قوربان 1970 یا 1972 1327 کەی تەریقەتت وەرگرتووە؟ قوربان 61 لەو بەینا تەریقەتم گردیە لەلای کێ؟ لای خەلیفە سەیفڵای زەنووری خەلیفەی خۆمان بووە وەکەی بوویتە خەلیفە؟ وڵا قوربان یا 1970 یا 1970 6 بەڵێ یانێ ئەکاتە 86 96 20 و تقریبان ئەو لە ساڵە حاجیان ئێوە تەکێتان نییە لە ئاواینا نیەسمانەوەڵە بۆ لە فەسڵی یان لە وەرزی پاییز و زستان بۆ سەفەری ئەرشادی ئەڕۆن ئەڕین بەڵێ ئەچنە کوێ؟ وڵا ئاوایەکان نەگەڕین قوربان لەگەڵ کام بەیاخی کوێ؟ وڵا بەیاخی لە هینەوە حاجی حەمامین توار ئەو سەر کردەسەر ئەو وەختەیە دەورێش ئەم منتەقەیە لە جەمەوێتەوە چین لە خەمەتیە ئەمجار لە ئاوای زەنووری تەنیا تەریقی قادریتە یا تەریقی نەخشیشی تیا؟ هی قوربان نەخشیشی تیا وەلی فۆتیان کردیە یاکان هەم نەخشی بوو هەم قادری ئەمجار سێشەمە و جمعانە کوورێزانەکە ئیسەکەم و بینەسە قوربان تەنیا من و دەروێشێک حین دەورێش ئەمین ئەوی ناساقە ناتانێ وەلێ من ئیتر زەکرەکان بیانیان و ێواران بە تەفنێڵە ئیکەم کەی تەشریفتان بردە حەج؟ قوربان ئیمساڵ حەج و تەوافت مبارەک بێ ئینشاءڵڵا لەگەلە ئینشاءڵڵا خوا بیکاتە قسمەتی ئەوەیش خەڵاتر یا مدەسر بۆ کەڵای تۆ یاسین لە قەمی تاریفت تا هەبۆ بەدری گۆنای تۆ یا ڕەبی بنێرە ساڵوات بۆ حەبیبی خۆش لەقای تۆ ئەحمەدە و مەسعەدە و موحەممەد مشتەبایە و مستەفای تۆ بە هەموو ڕێبەرانی عالەم هاتنە جێگەی اقتدای تۆ قەت تەواو نابێت تاریفن خلق عظیمە سەنای تۆ یا ڕەبی بنێرە ساوات بۆ حەبیبی خۆش لەقای تۆ ئەحمەدە و مەسعەدە و موحەممەد مشتەبایە و مستەفای تۆ. بەڕێزان خەڵک لە ئاواییەکانە بە تایبەت پیاوان کە ئیتر بە وەرزی زستانە کار و فرمانی دەرودەشتیان ئەمە هەر چەند شەو یان هەموو شەو لە دەوری یەک و لە ماڵی کەسێک کۆبوونەوە هەر شەوێک لە ماڵێکە کای خۆماڵیان نەیان کرد و
ئەمجار بە قسە و حکایەت و چیرۆک و داستان و مەتەڵ و زۆر کاری تر کاتیان بەسەرە بردووە شەوچەرەی ئەو سەردەمانەش وەکو مێوەی وشک و ئەمجار خۆشا و ئالە شتانە یەکێ لەو یاریانە کە لە زۆربەی ئاواییەکانە هاوبەشە و هەیە پشکیلان یان گۆڕوابازیە لە ناوچەی مۆکریان پیاڵێن جوورابێن ئەمجار گۆڕوا داکەنن وە لە بینخۆیانە دائێنێن ئەیکەن بە دوو دەستە سەردەستەشیان هەیە و هەڵە بژێرن بۆ خۆیان وەن چەند کەسیش بن پێکەوە ئەمجار قەران یان فلس یان سکەیەکی سە هەرچێک بێ بەڵام هەرچی ورتر باشتر یاریەکەەوە زۆر جاریش دائنیشتن تا درنگانێکی شەو وە زۆر جار تا ڕۆژەوە بۆ دانیشتن حیوانێکی یان خواردنێکی تر بەڵام زۆرتر لەسەر حیوان بوو ئاژەڵێک وە سەریانە بڕێ و دوای لالبایی و گۆشت برژاندن و قسەی خۆش و تا ڕۆژە بووە زۆر جاریش لە زۆرێک لە شوێنەکانە ئەگەر لەو ئاوایی حیوانەکە نەبوایە ئەڕۆشتن لە ئاوایەکانی ترا حیوانیان ئەکڕی و ئەهاتنەوە تا بەیانی دائنیشتن لە ئاوایی زەنووری لەگەڵ خەڵکی خۆشەویستی ئاوایی شەوێک دائنیشین و دەستەکەین بە گۆڕوابازین گۆڕواکانتان دەربێرن شنككم من ناتوان برم كل خفاتي تويا وعدايا لجنم جا خفاتي تويا وكالجيال ردايا لجنم كل وباني تويا كل وباني تويا ولم لا تبنيهم ولم لا تبنيهم كل دواي شاوكي من موت وكانيهم كل دواي شاوكي جابوت لكن كل قزع ليانهم ويفرت حمامي قزع ليانهم اي فرت حمامي جاء الرجل قل ويقنا ونمامي الرجل قل يقنا ونمامي کاغبەڵگەم باشی یاخوا خۆش یاغیان بخەتەشی بێن بە قوربان چەند ساڵ تەمەنتە والله 1640 تقریبا 58 ساڵ بێوەی بێخۆ کاگەڵ ئەو سەردەمانی کێەوە گەنج بوون ماشڵایسین چه گەنجی ئەو سەردەمانە ئەو گەمانە ئەو یاریانە کە ئەتان کرد چی بوون والله بێژم کۆڵ پارکێمانە کرد و سێبەریمانە کرد و حوالی مناڵێت چاوشانکەمانە کرد ئەمانمان ناکرد وڵا ناو خۆتم پێ فەرموو کای ئیبراهیم نۆکرد کاگە ئیبراهیم خواهشەکەم سەروەری کای ئیبراهیم جەنابەت چەند ساڵ ئەمرتە قوربان من 67 ساڵ 67 ساڵ هەر لە ئاوایی زەنووری بوویت بەڵێ نەخەی لە وشکێنە ئەم وشکێن ئاوایەت منها لێرە وشکێن ناوچەی مەریوانی وشکێن زۆر باشە چەند ساڵە هاتوویتە زەنووری والله 50 ساڵێکەوێ زیاتریش چەند ساڵە زەماوەن و کردووە زەماوەن تقریبەن 55 ساڵە 50 ساڵە خێزان و کوێیە کای ئیبراهیم قەڵاشێخان قەڵاشێخان چۆن دۆزیتۆ والله ئایتر وەسیلەی کاورایە ڕانووی کرد بۆمان و ئەو وەختە خەڵک ئەم وشکێنەوە خاڵی خۆمان و لە ماوەی دەستگیرانداریدا چەند جارچی بۆ قەڵاشێخان فرە
ئەزانێ خەلاشەخان لێرە بۆ زەنووری چەندێکەوێ وەپا ئەشید 3 ساعت ڕێبێ وەپا تۆ چەندێک بوو ئەوەتە من دەشتمانها لە ئەو چەم تاوەڕانە بەرەو ژوور مەغری و تا مەغری و ئاڵفم کەندیگە دوای مەغری و ئاڵفم کەندیگە دەستم هەڵگردیە 1 ساعت چوو مەسە ئێنە خەڵاتی چیتە برد بۆی خەڵاتی وەڵا ساون مەورد و کلکەوانە مەورد و عەتر مەورد و کراس مەورد و ڕووسەری مەورد زۆر باشە کای ئیبراهیم زەماوەنەکە چەند ڕۆژ بوو زەماوەنەکەم چوارشەمە پێنجشەمە شوار یا 3 ڕۆژی یا 4 ڕۆژ بوو ئەمجار بە وەڵاخ گیان وەماین هاوردمان کای ئیبراهیم سێف و بەیاندا بە دەستۆ لە سەربان ئەوەتە لەوانە سێف و بینەوە قوربان قەنیان بۆ قەن و شتەوە ناخەت ئەوەتە خشتێک قەنیاندا پێم لەوانە ئامادەم کوی بیخەن بۆ وەی میش دڵم نابیخەم بۆ وتمە لە جی گێشکێنێ و خوۆن دەسە پاچۆم بێ ڕێگاکەم دوورا و مەزڵێم گەرمێنە ڕێگاکەم دوورا و مەزڵێم گەرمێنە شەو بەسەردا هاو ئەی هاوار خەولا مێوانە کراد ڕەشێ نازە فرۆشێ بەش نەفرۆشێ خۆمە شاراوە خۆت ماکە بەژێر ئەی هاوار پێشیمداراوە عەشقی باڵات بۆم خانم گیان لە پێراداوە بۆم با قوربانێت شۆخی لاوێنە لە قینی مندا خانم گیان سەردەمەد وێنە هاین لە ئاوایی زەنووری لە ناوچەی کڵاتەرزانی سنە و هاین لە ماڵ کاحەمۆمینی دانش لەگەڵدا سۆغرا گەرەکمانە لەگەڵ یانە قسە بکەین کە حەمۆمین یەکە لەو کەسانەیە کە بەتەمەنە لە ناو ئاواییەکەوە بڕێک بیرەوەری لە بیرە لەسەر بیرەوەریەکانی قساکەین ئێوەش هاوڕێمان بن کا حەمۆمینگیان باشیش کرد خۆ بەخێر بێ بە قوربان و چەند ساڵ تەمەندە ئێمە وەرەقەمان هاتوو ئانجا سیجلمان دەراورد یعنی وەرەقە هاتووە جا سجیلودا سەرواز هات ئەو بەزالە نیان هێش بموەنە سەروازیەوە سەردەمی کێ بوو ئەو کاتە سەردەمی ڕەزاشا بوو ئەڵێ باو شام لەبیرە جاهێڵ و شار و هەر ئەدانی خوماینی هادانم کا حەمۆمین کاروانتانە کرد جاران ئەرە وەڵا ڕۆشتن بۆ کوێ ئەڕێن بۆ ئەو زین تاران و ئەڕێن بۆ مەریوان و ئەڕێن بۆ عێراق و چیتان هاورد گەلم و جۆمان هاورد ئەی چیتان ئەبرد حیوانمانەوە بەچی ئەڕۆشتن بە سواری ئەڕۆشتن یا بە پێ وەکەرە و ئەڕین چەند ڕۆژ بە ڕێگەوە بوون تا ئەگەیشتنە شار دە ڕۆژمان پێچوو ئاڵێ بەخۆوە کا حەمۆمین خێزان و خەڵک ئاوایی زەنووریە خێزانم ئەڵێ هەر خۆمان زەنوورەی ژنەکەم تاوەڕان نییە بەڵێ زۆر باشە زەماوەنی ئەو سەردەمانە چۆن بوو کا حەمۆمین ئاغا ئەو زەمانە ئێرە هەر ماڵە بگری چاوایەکی بوو تفەنگیان پێ و ئەو ئانە ئاغەواتەکەمان لە ئارەزۆم دیوە ئاهاتن لێرەش کاتیانە کرد ئاواوە لەوە دواوە من نادەم بۆ ئەم ژنە 20 وار چوو بۆ تاوەڕان ئانی ئەهات لەم بەر ئاوایان کرە کەڵاو یەکتریاوە غاریانە کرد تفەنگیانە تەقان ئاواوە منیش دووسەر حەوانە سەرە بڕی و نانمەدا پیان و دەوە دوا هەر یەکەم جار چوونە داوایتە دایان پێت ئەرە وەڵا ئەمجار مارەی وشتیش بوو کاوەڵا بووی مارەی ئەو وەختە چەندێک بوو بەخوا 500 منێک بوو کا حەمۆمین سەرگوزەشتەیەکی خۆشمان بۆ بگێڕەڕۆین زەمان زوو ڕەنجۆمان خانوم ئەوانە مێوان فریان بوو چاییانە خوارد و بانیانەکرد نان بێنە بان لەوە دوا منیش ژنێ بوو لە لای کوانیەکە لای
چێشتەکە ئەوانە دەستمەوە بۆ لوتی خەوەری ناوە ئەێ کشتەکەمە کرە ژێ مامرەکە و ئەموە تا ئەکەونەم هاانهونە من دەستمە شۆرد و نیشانیان مەدا نەڕۆڵە تۆنی نەوە دو منمە پاک دەرە چوم ڕەنجۆرێکیان بوو دەستێتەرێکی ئاوەرد ئەمەدەم باوە حەدەتەیوە ئەوەڵا ئێدە دایمە جامۆڵێ ڕۆنم بوو نانیانەکە لا دەستیم چاوەڕە کرد وەم خوارد ئاوایی زەنووری چەند کانیەکی هەیە بەڵام یەکێک لە گرنگترین کانیەکانی کانی خانیان کانی ژنان کە لە پاڵ ماڵی فەرەشخانی زەنووری هەڵکەوتووە کانیەکە کە سەرچاوەکەی لە ئاگرەسوورۆ سەرچاوە ئەگرێت لەوێەوە دێت بەڵام بە سۆفاڵ بە سوێنە یان بە گڵینە لەوێەوە لوولەکەشیان کردووە کێشاویانە بۆ ئەگرا ئەوەیشە تا چەند ساڵێک لەوە پێش ئێرە حەوز و لەگەڵ ئەوەشە حەمامێکی ژنانەشی بووە کە ژنانی ئاوایی هاتوونەتە ئێرە حەمامیان کردووە هەر بۆیە بە ناو حەمامی یان بە ناو کانی ژنانیش ناوی دەرکردووە شوێنی خۆشی هەیە یەکە لە شوێنە خۆشەکانە یەکە لە تایبەتمەندەکانی کە خەڵکی ئاوایی باسیەکەن ئەوەیە کە بە زستانە گەرم و بە هاوینە زۆر چیاوە. دامەرزی ئەو کولێرە چه کولێرێکی پێژن؟ ئەوە خۆمان کولێرەی گردەی پێژین جا ئەوە چییە ئەمە؟ ئەمە ئاو سیاوڵە و قاخلیە پێکەوە تێکەڵ یەکەن و بەڵێ ئەینە ڕێی ئەو کولێرە و ئەین بەتەنورە هەویرەکە ئەبێت چەندێک بمێنێتەوە؟ شای من دایانین ئەگەر هەڵی بێرین ئەوەی چە هەڵاتیەم 2 سعات و نیمەی هەڵی تێرین ئەبێ بترشێ؟ بەڵێ زۆر باش کولێرەی تریشەکەن جۆری تر؟ بەڵێ کولێرەی تریشەکەین هەر بەم نوعا ئەو ئێژن پێ پەنجەکێشی زۆر باشە ئەمیشە بێژین قاخڵیە و ئەمیشە سیاوڵێ هەر خۆتان لە ئاوایەکەتان نیکەن؟ بەڵێ زۆر باشە بینەرانی بەڕێز پێکەوە ڕۆین نان و ماسوکەرەیەک ئەخۆین ئەڵبەتە نان لە کولێرە و ئەڕۆین بۆ بەشێکی تری بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە لەو ساوە کە تۆ ڕۆیی ویلالام خۆشی نەماوە دایەگیان هەی لە دڵی تاوەلاییم خۆشی نەماوە دایەگیان هەی لە دڵی تاوەلاییم لەبیرم ناچێ هەتا هەتایە دەنگا خۆشە کە دایەگیان ئەی هەر لە گوێمدایە دەنگا نەرما کە دایەگیان ئەی هەر لە گوێمدایە لەبیرم ناچێ بەسەرێ بێشکاوە شەوانت بێ خەودایەگیان هەی ڕۆژدا کرداوەی لە وەرزی زستان پیا گۆڕەپانی ئاوبانیان لە شوێنێکە جێگە هەبێت کۆ بنە و دەسەکەن بە یاری خۆماڵی یەکێ لەو یاریانە کە ئەمڕۆ خەڵکی ئاوایی زەنووری بۆ ئێمە نیشانی بەنوبیکەن ئەوەیە کە پێڵێن سێبەردیلان سێبەردیلان یاریەکە بە دوو دەستەیە دوو دەست ئەمجار سێ بەرد لەو بەردا ئەنێن هەروەکو کێل سێ بەردیش لەمبەر 9 میتریش یان 9 گەز فاصلەیە مەودایە ئەمجار بە سێ بەرد لەو بەرۆ سێ بەرد ئەوەشێنن ئەگەر کەسی ئەم دەسەکە بەردی ئەو دەسەکەی داران دۆتەی شکان ئەبێ
ئەوان بە کۆڵ بیانهێنە ئەم بەرەو ئەو بەردە دابنێنەوە جا هەر بۆیە ئێمە ئیسا ئەڕۆین و ئەو یاریە ئابینین فەرمونون. بەم چەشنە گەیشتینە کۆتایی و ئاکامی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە ئەم جارەکە لە ناوچەی کەڵاتەرزانی سنە لە ئاوایی زەنووری پێشکەش کرا بۆ هیوایەکە بە دڵتان بوو بێ تا بەرنمەیەکی تر و ناوچە و شوێن و بابەتێکی تر شاد و بەختەوەر و ماڵتان ناوا بێ.